هێز و دەسەڵاتی خوای گەورە لەسەر هێز و هەموو دەسەڵاتێکەوەیە. تەنها کەسێک کە دەسەڵاتی هەبێ و توانای هەبێ بەس پەروەردگارە. کاتێک کە فیرعەونی زاڵم مستەمکار خەوێک دەبینێت لە خەویدا لە ناو بەنی ئیسرائیل و جوولەکەکان لە قەومی موسا پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک پەیدا دەبێت لە ناوی دەبات. هیلاکی و لە ناوچوونی فیرعەون بەدەست کەسێک لەوانە. بۆیە کاتێک کە فیرعەون ئەم خەوە دەبینێ دار و دەستەکەی کۆ دەکاتەوە، دەڵێت چی بکەین باش. خەوێکی ئاوان بینیوە ئەبێت هەر مناڵێک لەدایک بێ و کوڕ بێ ئەبێ لە ناو ببرێت. کۆمەڵێک جەلاد و خوێنڕێژ دەنێرێ بۆ ناو جوولەکەکان و بەنی ئیسرائیل، مراقبەیان بکەن هەر ئافرەتێک حامیلە بوو چاوەڕێکن کە مناڵەکەی بوو بزانن مناڵەکەی چیە. ئەگەر کوڕ بوو سەری بڕن بۆ ئەوەی ئەو کەسە لە دایک نەبێ کە من دەکوژێ و من لە ناو دەبێت. بەڵام دەسەڵاتی خوا لەسەروی هەموو دەسەڵاتێکەوەیە. ئەم مجریمانە بە چەقۆ و بە شمشێر و بە خنجەرەوە دەگەڕان، بەردەوام مراقبەیان دەکرد هەر مناڵێکی کوڕ لە دایک بووە سەریانە بڕی. قەدەری خوا هارون لە دایک بوو سەلامی خوای لەسەر بێ. ئەو ساڵە دوای ناچار بوون وتیان ئەم بڕیارە زۆر خەتەرە، هەبوو مناڵێ سەر بڕین ئەیبیانی کێ خزمەتکاری ئێمە بکە. وتیان ساڵێ مناڵ سەرە بڕین نێر ساڵێک سەری نابڕین. ئەو ساڵەی کە مناڵیان سەر نەئەبڕی هارون لە دایک بوو سەلامی خوای لەسەر بێ. ئەو ساڵەی کە مناڵی تیا سەرە بڕا دایکی حامیلە بوو بە موسا پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڕاستی زۆر خەفەتی خوارد. خوای گەر ئەگەمە کوڕ بێ سەری ئەبڕن. بەڵێ خوای گەورە وەحی بۆ نارد بۆ دایکی موسا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە وەحیمان بۆ نارد مناڵەکەی خۆت شیر بدە، فإذا خفت عليه فألقيه في اليم. ئەگەر ترسای لە مناڵەکەی خۆت جەلادەکان بێن بیکوژن خوێن ڕێژەکان ئەوە بیکە ناو سندوقێکەوە، بیکە ناو ئاوی نیلەوە. سبحان الله ئاوێک فەقذیفیه فی الیم. خوای گەورە بۆچی ڕووبارێک بە بەحر ناوە بە لەبەرەوەی بۆ مناڵێک ئەو ئاوە بەحرێک گەورەیە، مناڵێکی ساوا و کۆرپە بەحرێک گەورەیە بۆ ئەو با ڕووبارێک بێ. بەڵێ کردێ ناو سنووقێکەوە دایکی فەرمی خوای گەورە فەرمی بیکە ناو ئاوی نیلەوە و وەهەزی لێ بێنە، حەقت نەبێ بەسەریەوە. ئینا ڕادووه ئیلەیکی، خەم مەخۆ مەترسە، ئێمە کوڕەکەت بۆ دەگەڕێنینەوە، هیچ خەمێک مەخۆ و وعدی خوایە. مناڵەکە بەخوا بسپێرە و بیکە ناو سندوقێکەوە بۆ ئەوەی مناڵەکە تیا نەچێت. بێگومان ئەو مناڵانەتر هەمویان سەر بڕی، هەرچی مناڵێک کوڕ بوو هەمویان سەر بڕی. قەدەری خوا مناڵەکە کراوە ناو سندوقێکەوە، دایکشی بەخوای سپارد و کردێ ناو ئاوی نیلەوە. بەڵام بزانین ئەم ئاوە بە پشتیوانی خوا، بە یارمەتی خوا، بە ئەمری خوا ئەم ئاوە ئەم سندوقە بۆ کوێ دەبات؟ ئەزانی بۆ کوێ ئێبا ئەیباتە ماڵی ئەو کەسێک کە مناڵ سەرە بڕێ. سبحان الله، سەی دەسەڵاتی خواکە، سەی تاقیکردنەوەی خواکە. ئەو لە ترسی فیرعەون کردێ ناو ئاوەکەوە، بەڵام قەدەری خوا بە ناو ئاوەکە دەڕواتە ماڵی فیرعەونەوە، ئەوەی کە دژمنی کوڕە دژمنی نێرە هەمووی سەرە بڕێ. بەڵام دەسەڵاتی خوا لەسەروی هەموو دەسەڵاتێکەوەیە.